بەناوی خۆی گەورە و میرەبان ڕۆژنامەنووسانی بەڕێز یادی 125 ساڵی ڕۆژی ڕۆژنامەگەریتان پیرۆز بەو هیوایین کە هەموو ساڵێک بەخۆشی و با کامەرانی دەرباز بێت و ڕەوتی کاروانی ڕۆژنامەگەریش پێشکەوتنی باشتر بەخۆیەوە بینێ. لەم کورتە ڤیدیۆدا دەمەوێت زۆر بە کورتی چەند سەرنج و تێبینێک بخەینە ڕوو بەو هیوایین کە بینەر بن. بینێرانی بەڕێز هەروەکو دەزانن کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لە دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی بەناوی کوردستان لە ساڵی 1898 کاروانی ڕۆژنامەوانی دەستی با خەباتکردن کردووە بۆ پاراستنی مافی ڕەوای گەری کوردستان و هەروەها میدیای کوردی بە چەند قۆناغێکدا تێپەڕبووە دەرباز بۆ تاوەکو گەیشتۆتە ئێستا و ئەو سەردەمەی کە لە ئێستادا مێتەیدان لە ساڵی پەنجاکان و ساڵانی شەستەکان کاتێکە سەردەمی قۆناغی ڕۆژنامەوانی نهێنی و بە ئاشکرا دەرچوون بوو. دواتر میدیای پەخش رادیۆ پێشکەوتنی باشی بەخۆیەوە بینیوە لە ساڵی دوای ساڵی 1991 بە دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و دامەزراندن و دانانی یاسای کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان لە ساڵی 1993 بۆ یەکەم جار میدیای کوردی بۆ خاوەنی یاسایەکی تایبەت. بەڵام ئەم یاسایە بەس نەبوو بۆ ئەوەی هەموو پێشکەوتنەکانی میدیا لە هەرێمی کوردستان تێدا جێگیر بکرێت. لە ساڵی 2003 لەگەڵ ئازادبوونی عێراق ئازادی ڕاگەیاندن پێشکەوتنێکی زۆر باشتری بەخۆیەوە بینی. لە پاش ساڵی 2010 کاتێکە سۆشال میدیا بۆ پلاتفۆرمێکی سەرەکی بۆ دەستگاکانی ڕاگەیاندن و لە سەرژە لەناو خەڵکدا زۆر بەڕبڵاوە پێشکەوتنێکی باشتر چاوەڕێی میدیای کرد. لە ساڵی 2014 بۆ یەکەم جار میدیای کوردی لە مێژووی خۆیدا ڕۆماڵی جەنگی دژە تیرۆری کرد، پەیامنێری جەنگی کوردی دروست بوو و لە ساڵی 2020 بۆ یەکەم جار ڕاگەیاندنی کوردی ڕۆماڵی جەنگی دژی کۆرۆناڤایرۆسی کرد و لە ساڵی 2022دا ئەو پێشکەوتنەی کە لە بواری ئینتیفیشۆل ئینتەلیجەنسدا یان هۆشی دەستکرد لە جیهان لە ئێستا ناودەبرێت هەیە. میدیا لە جیهان بەگشتی پێشکەوتنێکی زۆر باشتری بەخۆیەوە بینەوە. میدیای کوردیش بێبەشنی لەو پێشکەوتنەوە و لە چەند ڕۆژی ڕابردووشدا توانرام تەکنۆلۆژیا لە هەرێمی کوردستان بەکاربهێنرێت. بینێرانی بەڕێز چەند حەزبێکی کوردستانی هەن کە دەستگا میدیایەکانیان خزمەت بە دۆزی ڕەوای گەلی کوردستان دەکەن و بۆ پاراستنی مافیچاری خۆنووسین. بەڵام لەگەڵەوەشدا نابێ ئەومان لەبیر بچێکە ناکرێت سیاسەتە حزبیەکان دەرخواردی میدیا بدرێ و میدیا ببێترە ئامرازێکی سەرەکی بۆ چاواشەکردنی خەڵک. پێویستە ئەمە لێک جیا بکرێتەوە ئامرازێکی سەرەکی بۆ خزمەتکردنی خاوڵاتی. بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆر لە میدیاکانی کوردستان بۆ یەکەم جار توانیویان کە گرنگی بە مافی نەتەوەی هزری نەتەوەی و سربەخۆی هەرێمی کوردستان بدەن. ئەوش کە بینیمان لە ساڵی 2007 ڕێفراندۆمی سربەخۆی کاتێک بڵاو بوو بۆ یەکەم جار بووکە دەنگ و ڕەنگی نەتەوەیەکی ستەمدیدا بە جیهان بکەینن. بۆیە زۆر گرنگە هاوشێوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان میدیاکاران دەستگاکانی ڕاگەیاندن یەک بخەینەوە بخرێنە خزمەتی هاوڵاتی بخرێنە خزمەت نیشتیمان بۆ ئەوەی مڵکی نەتەوەی پێوە دیار بێ. لە ئێستادا دۆخی ڕۆژنامەنووسان با چەند قەیرانێکدا دەرباز دەبێت. بەشێک لە ڕۆژنامەنووسان سنوورەکانی ئازادیان لێ تێکەڵ بووە، یاسا سوور و سەوزەکان یان خاڵە سوور و سەوزەکانیان لێ تێکەڵ بووە نازانن بە شێوازێک مامەلە لەگەڵ زانیاریەکان بکەن. بینێرانی بەڕێز هەروەکو دەگوترێت کە ئازادی هەر کەسێک لەو کاتە کۆدای دەکە ئازادی کۆمەڵگە و سەروەریەکانی کەلتوری کۆمەڵایەتی خەڵک پێشێل دەکرێت. بۆیە زۆر گرنگە کە زانینی هەموو زانیاریەک و دەستبردن بۆ هەموو بابەتێک مانا و پێناسەی ئازادی ڕاگەیاندن و ئازادی ڕادەربڕی ناگەینێ، بەڵکو زۆر جار باسکردنی هەندێک بابەت ئەمە پێشێلکردنی ئازادی کاری ڕاگەیاندنە. بۆیە گرنگە کە ڕاگەیاندن خۆی لەو بابەتانە هەڵنەقورتێنێ و خۆیان ڕزگار بکەن لە هەندێک بابەت و دەست بۆ هەندێک بابەت نەبەکە هەڕەشەن بۆ سەر کۆمەڵگە و حکوومەتیش. هەروەها چەند قەیرانێکی زۆر سەرەکی هەن کە پێویستە ئاماژیان پێ بکەین لە بەشێک لە دەستگاکانی ڕاگەن لە هەرێمی کوردستان زۆر بەداخەوە کە ئێستا تووشی گەندەڵی ئیداری بوون. ئەمە یەکێک لەو نەخۆشیە سەرەکیانەیە کە تووشی میدیای کوردی بووە. بۆیە زۆر گرنگە کە شەفافانە ئەو میدیانێک کە سەر بە حەزبن، ئەوانەی کە سەر بە حکوومەتن و ئەوانەی کە بێلایەن و سێبەریشن پێویستە فۆکس بخرێنە سەر و بابەتەوە چارەسەری ڕیشەی بۆم بابەت بکەن. یان ڕۆژنامەنووسێک پیشەکەی خۆی بۆ مەرامێکی تایبەتی بەکاربێنێ ئەمە دوورە لە یاساکانی ئیتیکی ڕاگەیاندن یان ئەخلاقی کاری ڕاگەیاندن کە ئەمەش دوورە لەو ئەخلاقی کە کۆمەلگا پێوە پابندە و پێویستە ڕۆژنامەنووس ئەم بابەتانە بە ئامانەتەوە بپارێزێ و ڕەچاوی هەموو بنەما سەرەکیەکانی ئەخلاقی ڕاگەیاندن بکە. ئەگەر بپرسین پێویستە سندیکای ڕۆژنامەنووسان چی بکە، لە ڕاستیدا ئەگەر لە من دەپرسن پێویستە سندیکای ڕۆژنامەنووسان
هەمواری یاسای کاری ڕۆژنامەی لە هەرێمی کوردستان بکە و دووبارە پێناسە بۆ کاری ڕاگەاندن بکە و پێویستە تێدا ئەوە بخرێتە ڕووکە کێ بکرێت بە ڕۆژنامەنووس کێ ببێت بە ڕۆژنامەنووس. بینەرانی بەڕێز بەکارهێنەرانی سۆشال میدیا بەکارهێنەرانی پەیجەکان ڕۆژنامەنووس نین. تکاتان لێ دەکەم سیتیزن جۆرنالیزم لەگەڵ ڕۆژنامەوانی یان میدیا زۆر جیاوازن، چونکە کاری ڕاگەاندن پێویست پشت بە یاسا و ئیتیکی کاری ڕاگەاندن دەبەستێ، پشت بە یاسا نێودەوڵەتیەکانی کاری جۆرنالیزم دەبەستێ لە کاتێکە کە سۆشال میدیا تاوەکو ئێستا لە کوردستان لە عێراق بەگشتی یاسایەکی تایبەتی نییە. بۆیە پێویستە سندیکای ڕۆژنامەنووسان ئەگەر بیر لە یاسایەک بکاتەوە کە چۆن سۆشال میدیا ڕێک بخرێتەوە میدیای جوواکی. لە هەندێک وڵات لە ئێستادا یاسا بۆ سۆشال میدیا دانەدراوە بۆ میدیای هاوڵاتی، بەڵام بڕگەیەکە لە یەکی یاسایەکان پێ دەگوترێت یاسای ڕێگری. هیچ هاوڵاتیەک ناتوانێت بەبێ دەرفەت بەبێ ڕوخسەتی کەسێک یان لایەنێک یان شخصێک زانیاری بڵاو بکاتەوە یان لایف بە شێوەزێکی لە سۆشال میدیا بڵاو بکاتەوە. لە کۆتاییدا زۆر سپاسان دەکەم و هیوادارم کە کاروانی ڕۆژنامەوانی پێشکەوتنی بەرچاوتر بەخۆ ببینێ و هاوتەری بن لەگەڵ ئەو پێشکەوتنانێک کە هەن لە جیهاندا بێ ئاگامە بن، چونکە پێشکەوتنەکان زۆر خێران و لە چەند ساڵی داهاتوودا ئەنجامەکانیش دەبینن. دووبارە یادی ڕۆژی ڕۆژنامەگەریتان پیرۆز، هەر شاد و سەرکەوتوو بن.